خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد سەردانی ناحیەی بالیسانی کردو لەگەڵ ئەنجومەنی کۆمیتەی بالیسانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبەوە و بەستنی کۆنگرەی یەکێتی لە ئێستادا داخوازی سەرەکی ئەنجومەنی کۆمیتەکە بوو. دواتر خاتو شاناز سەردانی هەردوو ئارامگەی شەیدان مەلا عەبدوڵڵا ناسراو بەپاڵە و حاجی ئەحمەدی شێخ وەسانانی لەو سنوورە کرد کە بۆ یەکەم جارە لە ساڵیادی شەیدبوونیاندا مەراسیمێکی شایستەیان بە ئامادەبوونی خاتو شاناز بۆ ڕێک بخرێت. بەخێراتێکی گەرمی خوشی بەڕێزما شاناز ئەحمەد و شاناز خان دەکەین و هاوارەکانی کە لەگەری هاتینە لۆ ئەو گوندە خۆشەویستەی کە لە ساڵی 1970 بەچ کیمیاوی چیمیاباران کرێ زیاتر لە 200 شەهیدی چیمیابارانی هەیە. هیوادارین هاتنی شاناز خان لۆ ئەو دەبەرە لۆ ئەو سنوورەکەمان ببیتە هیوایەکی گەورە و خۆشی و گەڕانەوەی ئاشتی و ئازادی و دموکراتی دۆستنوورەکەمان و ئاوادانکردنەوەی ئێرە زیاتر بەخێر بێت. دووبارە سوپاس دەکەین. کەسوکاری هەردوو شەهید مەلا عەبدوڵڵا و حاجی ئەحمەدی شێخ وەسانان بە سەردانیکردنی خاتو شاناز دڵخۆش بوون کە بۆ یەکەم جارە یادی ئەو دوو شەهیدە قارەمانە دەکرێتەوە. ئەمڕۆ ساڵیادی باوکم بوو. زۆر سپاسی تایبەت شانازخانەکەین چون ئەمە یەکەم جار ئەم مەراسمە بۆ باوکم بگرێتەوە. تا ئێستا هیچ مەراسمێکی ئەوها بۆی نەگیراوە. زۆر سپاسی ئەو فەرماندانە، سپاسی هەموو ئەم خەڵکانەی کە هاتوون، سپاسی کۆمیتەی بالیستان، هەروە سپاسی خەڵکی گوندەکەیەکە. لێرەوە حەزەکەم یەک شت بڵێم، هەموو جار کە ڕۆشتم بۆ مەراسمەکان دڵم زۆر تۆ نەبوو مەراسم یادی شەهیدەکان. ئەمە وت بۆچی بۆ باوکی من وا ناکرێتەوە. من وا مەزان کە ئێمە غەریبین، بێکەسین، بۆیە هیچ کەس هیچی بۆ ئێمە نەکراوە. بەس ئەمڕۆ شانازخان سەلمان کە کەس و کاری شەهیدان هیوادارم نمونەی زۆر بێت بەڕاستی دەرسۆزی کەس و کاری شەهیدە و دەرسۆزی ئێمە هیچی. ئێستا زانیم کە شانازخان کەسی ئێمە. زۆر بەخێر بێن سەرچاو و سەرچەر خاتو شاناز زۆر بەخێر بێن سەرچاوم. بەس ئەم داوام ئەوەیە یعنی بۆ بابێ من لەبیر نەکرد. بابێ من ئەندامی سەرکرداتی بوو لەگەر مەلا عەبدوڵڵا بالینی هەموو کوردستان دەزانی. زۆر پێم خۆشە یعنی بزر نەبی بە فێرۆ نەچی. شەهیدان مەلا عەبدوڵڵا ناسراو بە مەلا پاڵۆ و حاجی ئەحمەدی شێخ وەسانان دوو شەهیدی قارەمانی ڕێبازی کوردایەتی بوون کە بەهۆی لێهاتووی و قارەمانێتیانەوە چەندین داستان و نەبەردیان نووسیوەتەوە تا دوجار لە ساڵی 1986 شەهید دەبن. بۆ یەکەم جاریشە بە ئامادەبوونی خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد یادی ئەو دوو شەهیدە قارەمانە بە بەرزی ڕادەگیرێت.